وەک دەزانین لە ئێستادا پرسی گۆڕانکاریەکانی کەش و هەوا لەسەر ژینگەی جیهان بە تەواوەتی دەنگدانەوەیەکی زۆری هەیە. سەبارەت بەم بابەتەش 27مین لووتکەی تایبەت بە گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە شاری شەرمەشێخ لە میسر دەستی پێکرد و ئەمڕۆ سێم ڕۆژی لووتکەکە بەڕێوە دەچێت کە بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید سەرۆکۆماری عێراقیش لە لووتکەیەدا بەشدار دەبێت. لووتکەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا لووتکێکی ساڵانەی نەتەوەی گرتوەکان و تایبەتە بە تەواوەتیکردنی هۆکارەکانی بەرزبوونەی پلەکانی گەرمە و ئەو ڕێکارانی کە پێویستە وڵاتان بیگرنە بەر بۆ ڕێگریکردن لە قەتیزبوونی گەرمە هەروەها کاریگەریەکانی گۆڕانکاریەکانی کەش و هەوا لەسەر ناوچەکە و جیهان بە تایبەت دەزانین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت و ناوچە ئەو وڵاتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدان کاریگەریەکانی کەش و هاجگەلەوەی کە لەسەر جیهان بە تەواوەتی دەرکەوتۆ بەڵام بەزەقی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دیارە هەروەها لە عێراقیش دەبینین کە ئەم چەند ساڵانەی دوایی وشکە ساڵی و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو و هەروەها لەسەر ژینگەشت دەزانین کە لەم ماوەی ڕابردوودا بە تایبەت هاوینەی کە دەتوانین بڵین هاوینی ڕابردوو خۆڵبارانێکی زۆر شەپۆلێکی زۆری خۆڵبارین ڕووی لە عێراق و هەروەها ناوچەکە دەکرد جامەگە هۆکاری نێودەوڵەتی و بێت یاخود با بڵین نێو شەپۆلە نێودەوڵەتی و بێت هەرێمی بێت یاخود ناوچەی بێت. ئێمە لەم تەوەرەی گفتوگۆکانماندا میوانێکمان هەیە کە جەنابێن خالی سولێمان ڕۆژنامەنووس و چالەوانی بواری ژینگەن ڕاستەخۆ لە کەنەداوە لەگەڵمان بە شێوەی سکایپ باز لە هۆکارەکان و هەروەها کاریگەریەکانی گۆڕانکاری کەش و هەواکەین لەسەر ناوچەکانی جیهان. کاک خالید بەیانی باش بێ سڵاوت لێ بێت. دەمێ سەرتاوە پرسم کە ئەو کاریگەریە گەورانەی کە کەش و هەوا لەسەر جیهان دروستی کردوون بە تایبەت لەم کۆتاییانەدا چین؟ بەیانی ئێوەش باش زۆر سپاس بۆ دەرفەتە هەڵبەتە لای من هێشتا شەوە لای ئێوە بەیانە یەکێک لە دیارترین دەرەنجامەکانی گۆڕانکاری هەوا لە دنیاە بوونی شکانیە بوونی وشکە ساڵیە نەبوونی ڕێژەی دابینە. هەڵبەتە کاریگەریەکان لە ناوچەیەکە بۆ ناوچەی تر ئەگۆڕێن بۆ نمونە لە شوێنێکە باران زۆرە بێت لە پاو زۆرە بێت لە شوێنێکی ترا وشکانی ئەبێت یان با بڵێن وشکە ساڵی ئەبێت نەبوونی داباری نەبێت. ئەمەیان لە هەموو شتێک زۆرترە بە تایبەتی لە ناوچەیەکی بەرفراوانی سەرگۆی زەویدا کە ئەویش ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و هەروەها ڕۆژاوای ئەفریقا یعنی بەگشتی بەشێک کێشوەری ئاسیا و هەروەها کێشوەری ئەفریقا ئەم بەشێکی زۆر لەم دوو کێشوەرە بوونەتە قوربانی نەبوونی داباری بوونەتە قوربانی وشکە ساڵیەکی بەردەوامەوەتە ئێمە ئەبینین بۆ وەرزی سێمە لەم ناوچەیە لەم دوو ناوچەیە کە بێبارانیە وشکە ساڵیە. ئەمە یەکێکە لە دیارترین دەرەنجامەکانی گۆڕانکاری کەش و هەوا هەڵبەتە کاریگەری پیش هەیە وەکوتم پاوبوونی کەوتنەوەی ئاگری زۆری دارستانەکان وەک بوونی زریانی تەناکاو لە زۆر شوێنی دنیاە تەنانەت ئێستا لە کەنەدا وڵاتێکی ساردا من ئەگەر بەراوردێک بکەم نێوان ساڵانی پێش و ئەم ساڵە شتێکی زۆر ساڵی 2001 لەم کاتەیە لە مانگی نۆڤەمبەر کەنەدا زۆر سارد بوو شتێکی زۆر ئەباری تا ئێستا لە کەنەدا ئەتوانی ڕۆژانە ئێستا لە شاری مۆنتریال لە دەوروبەری ئەتوانی بە تیشێرتەکەوە دەرەوە پیاسە بکەیت. ئەمە یەکێکە لە دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەشوە. باشە کاک خالید ئەو گۆڕانکاریانەی کە لەسەر عێراق و هەرێمی کوردستان با بڵین دەرکەوتووە و گۆڕانکاریانە لێرە چییە؟ لە هەرێمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە هەروەها لە ناو هەرێمی ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە عێراق و هەرێمی کوردستان بوونی وشکانیەکی بەردەوام یان با بڵێن نەبوونی دابارینێکی بەردەوام. دابارین هەیە ئەم دابارینە زۆر چڕوپڕە لە ناکاوەیە بۆ لە کاتی خۆشیان نییە. ئەمەیەکێکە لەو یەکێکی تر لەوانە بگورە ئەگەر لەوانە
یەکێکی تر لەوانە ئەوەیە کە بوونی خۆڵبارین جاران بە شێوەیەکی زۆر کەم دەرەکەوت، بەڵام ئێستا بۆتە دیاردەیەک ناوچەکەی ئەمەشێکی ترە لە دیار دەکەن. بەڵێ کاک خالید پێت وایە لە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەگەر تایبەتر باسی بکەین لە عێراق و هەرێمی کوردستان کاریگەریەکانی کەشوهەوا بۆتە مەترسیەکی جددی و بتوان بە جددی کاری لەسەر بکەن؟ خۆی ساڵانێکی زۆرە ترسکە، بەڵام ئێمە یەکێک لە گرفتەکانی کۆمەڵگە ئێمە و دەوڵەتداری لە ناوچە ئێمەیە کاتێ ئەکەوینە خۆمان کە کەوتونێت ناو گرفتەکەەوە. بەڵێ پلانی پێشوەختەمان نیەوەتە. بەڵێ من لێت ناشاتەوە با لێرەوە زۆر بە سادەیی بۆی هەموو خەڵک لێمان پێ بدات، هەموو کەس ئەم قسانە بشنە هەموو ماڵێتەوە. من ساڵی 2009 کە بۆ یەکەم جار هاتمەوە کوردستان، ئەو کاتە چەند دۆسیەکم کردەوە لەسەر گۆڕانکاریی کەشوهەوا ئەو ساڵ 2009 خەڵک بە چاویینەوە یعنی بە چاوێکی ترەوە تەماشای نەکردیان دەم کەسە تەواوە باسی چیە کات بە گۆڕانکاری کەشوهەوا ئەوە تا ئێستا ئێمە لەناو گرفتەکەی ئاژین لە ناو قەیرانەکەی ئاژین ئەگینا ساڵانێکی زۆر دەسی تێ کردووە و دیاردەکانشی دەرکەوتون لە نەبوونی دابارینە لە لەبوونی وشکە ساڵی بەردەوامان لەبوونی خۆڵباری لە نەبوونی تەنانەت ئێمە لە ناوچەکەشمان لە ڕووی فرەچەشنیەوە گۆڕاوە. زۆر لە زۆر شوێنی دنیا هەیە لە زۆر شوێنی کوردستانە هەیە من کە مناڵ بووم کە جۆری ئاژەڵ و باڵندەم پیا بینیوە ئێستا نابینم هەموو ئینقراز بوونەوە کەوتاون. بەڵێ ڕاستە. کاک خالید سەبارەت بۆ لووتکەی کە مە چەند ڕۆژێکە دەستی پێکردو لووتکەی کاریگەریەکان تایبەت بە کاریگەریەکانی کەشوهەوا کە لە ئێستادا لە میسر لە شەرمەشێخ بەڕێوە دەچێت و بە ئامادەبوونی زۆربەی سەرۆک و سەرۆک وەزیران لە هەموو ئاستەکانی وڵاتان تێیدا بەشدارن. ئەم لووتکەیە گرنگیەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چییە؟ هەروەها بەشداریکردنی حکوومەتی عێراق یاخود باڵین سەرۆک کۆماری عێراق لە لووتکەکەدا گرنگیەکەی لە چ ئاستێکدا بەتایبەت وەک پێشتری ژاماژەمان پێدا کە کاریگەریەکانی کەشوهەوا بەتایبەت لە ڕووی وشکە ساڵیەوە بە شێوەیەکی زۆر زەق لە ناوچەکەدا دەرکەوتووە. پێت وایە دەتوان ڕێگە چارێکی باش بدۆزنەوە یاخود بە جددی کار لەسەر و بابەتە بکرێت؟ بەڕاستی ئێمە نابێت زۆر پشت بە تۆپ 27یان بڵان تۆپ ئەم لووتکەیە کە حوتەمین لووتکەیە لەسەر ژینگە نابێت زۆر بەستین و نابێت زۆرش بێت جێگەی هیوایەکی گەورەمان هۆکار چییە؟ بۆ من پێتەڵێن باشە ئەم بەڕاستی بوونی یەکەم بوونی ئیرادەیەکی نێو دەوڵەتی لەلایەن دەوڵەتە زلهێزەکانەوە ئەمە کاریگەریە بێت نەک بەستنی کۆنگرەکە. بەستنی کۆنگرەکە بۆتە دیاردەیەکی ساڵانە و ئەبەستێ لە هەموو شوێنەکە ساڵی ڕابردوو لە لەندەن ساڵی تر لە شوێن لە ئیمارات بۆیە بۆ نمونە ئەم ساڵ سەرۆکی چین نائامادەیە لە ساڵی دووەمە سەرۆکی چین نائامادەیە لەم کۆنگرەیە. نەبوونی سەرۆکی چین خۆی لە خۆیان گرفتێکی گەورەیە. بۆ گرفتێکی گەورەیە چونکە ئەمڕۆ لە ساسی گازە گەرمکەرەوەکان لە دنیاە لەلایەن چینەوە ئەخرێتە کەشوهەواوە. یەکەم وڵات ئەگەر یەک ژمارە و پێ بڵێم کەمێ بەلاتەوە سەیرە بێت لە ساڵی 1950 تا 1950 تا ساڵی 1990 لە بگورە تا ساڵی 2020 لە وڵاتێکی وەک بەریتانیا 78 ملیار تەن دووەم ئۆکسیدی کاربۆن کراوەتە کەشەوە. دووبارە یەکەمەوە لە ساڵی 1950 تا 2020 لە وڵاتێکی وەک بەریتانیا کە وڵاتی پیشتازیە 78 ملیار تەن گاز خراوەتە کەشەوە گازی گەرمکەرەوەی کاربۆن. لە وڵاتێکی چینە تەنها لە ساڵی 2013 تا ئەم ساڵ کە ئەکاتە 9 ساڵ 80 ملیار تەن گاز خراوەتە ئاسمان. واتە لێرەیە بۆچی ئەم نمونەیە بکایە بۆیە نامۆکوتە چین کە وەک سەرۆک ئامادە نابێت لە وڵاتەیە ئەمە ڕاستنە لە بەرپرسیارێت هەڵبەتە چین و وەک نمونە هێنایە وڵاتی تریش هەیە بۆیە نابێت پشتی زۆر پێ بەستین. بەڵێ عێراق ئەمڕۆ گوێم لە قسەکانی سەرۆککۆماری عێراقیش بوو و لەو گرفتانەش کەواترانە ڕوو لە عێراقا ئەمانە هەمووی ڕاستی
حقیقت بەڵام ئەگەر بڕیارێکی نێودەوڵەتی نەبێ بۆ ئیلتزامکردن بە بڕیارەکانی کۆپی 2015 پاریسەوە نەبێ کە بە ناوی ڕێکوتنی پاریس ناسراوە ئەگەر هەر دەوڵەتان پابند نەبن بە بڕیارەکانی ڕێکوتنی پاریس ئەو کاتە وڵاتێکی وەک عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی ئەبێ چارەسەری خۆ بە خۆیمان تا ئەو ڕێکارانی کە پێویستە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەروەها لەسەر ئاستی هەرێمی و ناوچەیش بگیرێتە بەر چین کە ڕێگری لەو هەموو لە قەتیزبوونیە و گەرمایە بکات ڕێگری لەو کاریگەریە گەورانی کەشوهەوا بکات کە دەکەوێتە سەر ژینگە یەکەم شت کەمکردنەوەی کاربۆن کەمکردنەوەی گازە گەرمکەرەوەکانە بە تایبەتی کاربۆن ئەویش پشت نەبەستن بە وزەی ژێرزەوی نەبەستن نەوت و گاز و هەڵوز ئێمە لە عێراق پاش هەڵوزمان نییە بەڵام بە ڕێژەیەکی زۆر پشتەبەسین هەڵبەتە خەڵوج زۆر بەکارێت بەڵام بە ڕێژەیەکی زۆر پشتەبەسین بە نەوت و گاز بۆیە ئەبێ ئێمە کەم بکرێتەوە ئەبێ پشت ببەسترێ بە وزەی نوێبووەوە مەبەستن وزەی هەتا و وزەی هەوا ئەو وزەی ئاو هەروەها ئەبێ سیستەمی خۆراکیش ڕاستی ئەبێ دانیشتوان کەم بکرێت بەبەستن کاڵم کەم بکرێتەوە خۆ بەبەستنەوە نیە لە ناویان بەری ئەوانێک کە هەن نەخێر بەبەستنەوە هەیە ڕێژەی لەدایکبوون کەم بکرێت لە عێراقا ئێمە گرفتەکەمان تەنها ئاو نییە تەنها گرفتەکەمان تەنها نەبوونی دابارین و سەرچاوە نییە مشکلەکەمان زیادبوونی خەڵکە لە عێراق لە ساڵێکا ملیۆنێک ئینسان زیاد دەکات لە ساڵی 2050 ئەوینە 80 ملیۆن باش 80 ملیۆن لەکوێ خواردنیان بۆ دابینەکەی لەکوێ جێگە ڕێگەیان بۆ دابینەکەی بۆیە ڕێگات چارە زۆر بەڵام ئەبێ ئیرادەیەکی سیاسی هەبێ ئەبێ بەرنامەیەکی پێشوەختەی استراتیژی هەبێ بۆ ڕوبەڕوونەوەیان باشە کاک خالیت ئەوەی کە تۆ باست کرە و ڕێگە چارانی کە پێویستە بگیرێتە بەر ڕەنگە وەک خۆشت باست کرد پلانێکی پێشوەختەیەوێت هەروەها ڕەنگە ماوەیەکی زۆریشی بێت جامە کەمبوونەوەی ژمارەی دانیشتوان بێت کە مناڵی کەمتر بخرێتەوە یاخۆت با بڵێن بەکارهێنانی وزەی خۆر بێ لە جیاتی هەندێک وزەی دیکە کە کاریگەری لەسەر پیسبوونی ژینگە و هەروەها لەسەر کەشوهاش بە گشتی دەبێت ئەگەر هاتوو ئەم ڕێگە چارانە یان درەنگ دەست پێکرا یاخود هەر ئەم ڕێگە چارانە گیرانە بەر یاخود چارەسەرێکی باش بۆ ئەم کێشەیە نەدۆزرایەوە ئەو ڕووداوانی کە لە ڕابردوودێکی نزیکدا ڕوبەڕووی دەبینەوە یاخود ئەو مەترسیە گەورانی کە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە ماوەیەکی نزیکدا تووشی دەبین و ڕوبەڕووی دەبینەوە چی دەبن بە تایبەترە گەرێمە باسی عێراق بکەین بەڵێ دیارە وێنەی کاک خالیدمان بۆ ناگوازێت و دیارە پەیوەندەکەی داخراوەتەوە زۆر سوپاس جوابی کۆمەڵێک لە پرسیارەکانیدا و هەروەها کۆمەڵێک ڕێگە چارەی باس کرد کە بەو هیوایی کە هەموو لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەروەها لەسەر ئاستی ناوچەی و هەرێمیش بتوانرێت ڕێگە چارەیەک بۆم گرفتە هەروەها بۆ کاری کەمکردنەوەی کاریگەری مەترسیدارەکانی کەشوهەوا کە دەکەوێتە سەر جیهان بدۆزرێتەوە